بەهۆی دابەزینی ئاوی پرۆژەی ڕووباری سیروان کە سەرچاوەی زیاتر لە 50% ئاوی خواردنەوەی دانیشتوانی شارەکەیە پیس بووە و بە جۆرێکیش کە لە ئێستادا ئاوەکەی شیاو نییە بۆ خواردنەوە و بەکارهێنانی. بۆیە هاوڵاتیانی خانەقینیش نیگەران و داواکارن لە حکوومەت و ئیدارەی شارەکە چارەسەرێک بۆ کێشەی ئاوی خواردنەوەی شارەکە بدۆزێتەوە. وەڵی ئاوەگە کاکە زۆر پیسە، ئاو زۆر پیسە، یعنی وەکار نایەت نەهائیەن. ئەوە سە دنیا گەرمە، ئەی شارگشتی لەبان ئەی ئاوە، شریان خانەقین ئەی ئاوەیە و تایسە پاکی نەکردن ئەی ناوە گشتی پاکی نەکردن. تۆزی پاکیکردن ئەی ناوە دیواز هاوردن لەیرا پاکی نەکردن. داواکارین لە مەسئولین لە دائیرەی ڕای با یەک عیلاجی بکەن بۆمان بۆ ئەی ئاو. بە کەڵک ئاو خواردنەوە نایەت، قەزی ئاو سندن ئەوە ئاومان سەندا ئاو فلتەر، یعنی مانگە بەخوا 400 زاد ناردێنە ئاو فلتەرە سێنین. بە کەڵک شۆردنیش نایە، خۆشۆردن نییە کە خۆشۆردنە خۆشۆردنیش بە کەڵک نایەت. یعنی ئەگەر هەر زۆر نەبێ گرێدەرێکە گرێدەرێکە 3 مانگ جارێ 2 مانگ جارێ بەس پایکەنەوە بمان. لێپرسراوی فەرمانگەی ئاوی خانەقین ڕایدەگەێنێت دابەزینی ئاستی ئاوی ڕووباری سیروان و کەمبوونەوەی ئاو لە پرۆژەی ئاوەکە وای کردووە کە ئاوی ڕووبارەکە شیاو نەبێت بۆ خواردنەوە. وتیشی پێویستە ئەم جۆگەیە ساڵانە 1 بۆ 2 جار پاک بکرێتەوە. 2 سەرچاوی ئاومان هەیە بۆ خواردنەوە. ئاوی ژێرزەوی بیرەکان لە خۆ دەکرێت کە بریتین لە 54 بیر نیوەی خانەقین بە بیر ئاو دەدرێ. 50% ئەو نیوەکەی تریشی بە ئاوی سەرزەوی کە بریتین لە ئاوی ڕووباری سیروان و ئاوی ئەڵوان. بەڵام ئاوی سیروان بەهۆی کەم ئاوی و نەبوونی باران و وشکە ساڵیەوە ئاستی ئاوی سیروان زۆر دابەزیوە. ئەویش بۆتە هۆی پیسبوونی ئاوی ڕووباری سیروان. بۆیە داواکارین لە فەرمانگەی ئاودێری خانەقین هەستن بە پاکردنەوەی، چونکە بڕێ قەوزۆ پیسی لێ دیار بوو، ئەویش تا ڕادەیەک نەشیاوە ئاوی خواردنەوە. سەرچاوەی سەرەکی ئاوی خواردنەوەی قەزای خانەقین جگەلەوەی کە زیاتر لە 15 گەڕێکی شارەکە لە ڕێگەی بیری ئرتیوازیەوە ئاوی خواردنەوەیان پێدەگات. هاوکاتیش زیاتر لە 20 گەڕێکی شارەکە ئاوی خواردنەوەیان لە پرۆژەی ئاوی خواردنەوەی خانەقینەوە دەست دەکەوێت کە لە ئێستاشدا سەرچاوەی ئاوەکەی پیس بووە و شیاوی خواردنەوە نییە. ئەمەش گرفتێکی سەرەکیە کە لە ئێستادا ڕوبەڕووی هاوڵاتیانی شارەکە بووەتەوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.